شایدی خەڵم کاوەگەرمیانی هەر ئەو پەیامەیە کە 8 ساڵ پێش ئێستا ڕامانگەیاندووە درێژە پێدەری ڕێبازەکەی کاوەگەرمیانی و سەردەشت و سۆران و سەررجەم تیرۆرکراوانی تر دەبین. ئەلبەتە پێ هەڵگرتنی پەیامی ئەوان بۆ ئەمڕۆ کە کوردستان باخارێکی زۆر خراپە تێپەڕێ لە هەموو لایەکەوە کوردستان تێگیراوە هەڵگرتنی پەیامیان بۆ ئێستا زۆر قورسە بۆ ئەمە هەر چۆنێک بێت گەر بتوانین بە هەمومانەوە درێژە پێدەری ئەو ڕێبازی ئەوان بین کارێکی چاکمان کردووە و تا ئێستا ئێمە هەر بەردەوام بووین لەگەڵ کە سوکاری شەیدانی تردا هەمومان بەردەوام بووین بەردەوام لە شەقام بووین بەردەوام دەنگی ناڕازی بووین و بەردەوامی شەوین لەسەر پەیامی ئەوان وەکو دادگاکان هیچ بەرەوپێشوونێک نەبووە بەڵام وەکو خۆمان کە بەردەوام کۆڵ نادەین لە هەر کوێ سەرەدایەکمان دەستکەوی بە دوای دادەچین چەند سەرەدایەکی نوێمان دەستکەوتووە بەڵام ئەمانەوە بگەین بە ئەنجام و ڕای بگەێنین یعنی هەموو شتێکمان بۆ پاک بێتەوە اینجا ڕای دەگەێنین کە کێ لە پشتی تیرۆرکردنی کاوەگەرمیانیەوەیە دڵنیا بن ئەمڕۆ بێ سبەی بێت ئەگەر سەرەداوەکان ڕاستەقی دەبن کە بەدەستی ئێمە گەشتووە ڕایەگەێنین بەڵام پێویستمان بە لێکۆڵینەوەی ورتر هەیە بۆ ئەوی بەهەڵەیان نەچین بۆیە کەسی بێتاوان پێوە نەبێت لەم کەیسێ خۆتان نەزانن دۆخی کوردستان ئێستا تێکڕژاوە بە یەکە کەس لە کەس تێ ناگات ینی هەمووی بوون بە دژی یەک و هەمووی بە یەکەوەن و کە سەریان لێ دەرناکە بۆیە هەنێک لایەنەوە یاریت پێ بکە بە کەیسەکەەوە ئێمە ڕێگرین تا ئێستا ڕێگیر بووین لەوەی کە ویستویان یاریترمان پێ بکەن بەڵام نەمان هێشتووە لە ئێستا یاریمان پێ بکەن بۆیە هەر بەو شێوەیە لێکۆڵینەوەی خۆمانەکەین لە دەرەوەی دادگاکان ئێمە لێکۆڵینەوە دەکەین وا کە ئەنجامەکەشمان دەستکەوت هەر بۆ خۆمان دەستمانەکەی ئێمە زانین دادگاکان هیچ ڕۆڵێکیان نیە لە ئێستاە دادگاکان ناتوانن ئەو بەرپرسانی کە لە پشتی تیرۆرکردنی ڕۆژنامەنووسانەوەن بە دادگا بگەێنین بەڵام ئێمە بۆ خۆمان لێکۆڵینەوەی وردەکەین و ئەمانە بگەین بە ئەنجامێک کێ لە پشتی تیرۆرکردنی ڕۆژنامەنووسانەوەی ئەتوانین بڵێن هەر لەو چوارچێوەیە ئەخولێتەوە بڵێن سەرداوەکان نوێن کە بەدەستمان گەشتووە بەڵام بە هیوان بگەینە ئەنجامێک کە 100% بە دەقیقی بڵێن فلان کەس فلان بەرپرس یا چەند بەرپرسێک لە پشتی تیرۆرکردنی ڕۆژنامەنووسانەوەن بەتایبەت کەیسی کاوەگەرمیانی لە ئێستا ڕێگرەکان زۆر بوون لە ڕۆژنامەنووسان ئەوە بە حکمی ئەوەی هەمومانانە کوردستانێکی ئازاد بەڵام ئازادی لەکوێ کە ڕۆژنامەنووسی وەکو ئێوە وەکو کاکە بەرهەم کە پامنێری خۆتانەوە ینی لەگەڵ خۆتانە ئیش دەکات تەنیا ڕووماڵی خۆپیشاندانەکانیان دەستگیر دەکرێت چەندها ڕۆژنامەنووسی ترمان هەیە دەستگیر کراون چەندها ڕۆژنامەنووسمان هەیە لە بادینان لە زیندانان حکم دراون ئازادی ڕۆژنامەنووسی لەکوێ هەیە ئەم کوردستان ئازادە ئەمە بوو کە داواتان کرد ئەمەیە بە تیرۆرکردنی سەردەشت و سۆران و کاوەگەرمیانی و وەداد حوسێن ئەمە ئازادەکە بوو ئەوە ئازادی بوو کە ئێستا خۆپیشاندانێکەکرێت جەنابتان بۆ ڕووماڵکردنی ئەڕۆن دەستگیر دەکرێن ئامەیە ئازادی بەداخەوە دۆخی ڕۆژنامەنووسان لە ئێستاە زۆر قورس بووە بەتایبەت بۆ ئەوانەی کە بێلایەنن لە ژێر سەقفی هیچ حیزبەکانین دۆخی ڕۆژنامەنووسان لە ئێستاە بۆ ئەوان زۆر خراپە زۆر گۆڕانکاری بەسەر هاتۆ تا 8 ساڵ پێش ئێستا ئەتوانین بڵێن 8 ساڵ پێش ئێستا زۆر باشتر بوو تاوەکو ئەمڕۆ بەڵێ بۆ ئەم ساڵ مەراسیمی کاوەگەرمیانی بڵێن هەر لە شاری کەلار ئەکرێت خەڵاتێکمانەیە دڵنیان ئەمڕۆ ئەم ساڵیش ئەو خەڵاتە بە شێوەیەک ئەبەخشرێت کە هیچ ئەوەی تیان نییە دڵنیا بن سبەی ڕوو نەبێتەوە بۆتان خەڵاتەکە شیاوی ئەوانن کە پێی دراوە و دڵنیا بن سبەینێ کاتژمێرد و لەسەر گۆڕستان ئێمە چالاکی یەکەم دەست پێ دەکات چالاکی دومیشمان کە بۆ شەوەکەی و تا ساتی تیرۆرکردنەکەیەتی لە کاتژمێری 8 دەست پێ دەکات چالەکەی تریشمانەیە لەلایەن هاوڕێیانمانەوە لەلایەن کوردانی تاراوگەوە لە دەرەوە هەر ئەمڕۆ سبەینێ کاتژمێر 2 بۆ 4 لەوێش چالەکێتر ئەبێت ئیتر تا ئێستا ئەمانە ئازانین بەڕسمی پێمان وتراوە بەڵام دڵنیان چالاکی تر ئەبێت لە شوێنانی تر چالاکیەکرێ مەسەلەن لە هەورێر لەوانەیە چەند گەنجێک ئەم چالاکی بکە لە ڕانیە چەند گەنجێک ئەم چالاکیانە ئامادە بکەن یعنی ئێستا کاوە لە ئەوە دەرچۆ بڵین تەنیا بنەماڵەکەی خەرکی چالاکیکردن نەخێر کاوە ئێستا لەوانەیە سبەی لە ڕانێ من ئاگادار نەبم خۆی بە خاوەنی کاوەگەرمیانی ێزانێ چالاکیەکە بکاتەوە بۆ ئەم ساڵ دۆخەکە جۆرێکە بە حکمیەوەی ئەم ڤایرۆسێکی تر تازە هاتووە وتمان لە هۆڵەکە خۆتە زانی تێکەڵیەک دروستە بێت لە هۆڵەکە بەڵام سەر خەبران پێمان باشتر بوو لەبەرەوە هەندێک کەسی تریشمان هەیە ئێمە جالان چالاکیەکان سەرلەبانی دەستمان پێ کرد بەداخەوە هەندێک کەسمان هەیە لە سلێمانیەن لە ڕانیەن لە کۆیە لە هەولێرەوەیان پیان ناگەن بۆیە زۆر جارە و گلەیامان تووشە بێت دەڵێن کاکە ئێوە بەیانیتان دانەوە ئێمە لە ساعت 6 بەڕێ بکەوین لە هەولێرەوە ناگەین بە مەراسیمی بەیانیە
بۆیە پێمان باش و بۆ ئەم ساڵ لەسەر قەبرا بێن هەمومان پێکەوە یادێکی پرشکۆی ئەم ڕۆژنامە نووسانە بکەینەوە.